هاوردەکردنی بەرهەمی دەرەکی بۆ باشووری کوردستان بازاری بەروبوومی ناوخۆی برنجی کەم کردووە. خاوەن ئاشەکانیش دەڵێن ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێ تەنیا برنجی کوردینە بەڵکو هەموو بەرهەمی ناوخۆیی لە ناو دەچێت. لە ساڵانی زوو کە برنجی ئەزنەبینە هەو برنجی خۆمان زۆر بازاری چاک بوو فەلاحەکان هەمووی ئیشەکان هەموو خەڵکی ئەوەی کە لە کوردستانە بە خەریکی فەلاحەت بوو. ئێستا ئەوە نەماوە ئەم بەدعمانەی کە لە شاری سلێمانیە بوو هەر هەمووی هاتن برنجبانیانی هەفتان و ئەیان برد. ئێستا فێری و برنجە سینە بوون لە 199 برنجی ئەزنەبی ئەو سینە لێنێن ئەڵێن بنووسیوانە لە قەتعەکەشیان نووسیوە برنجی کوردی بەس برنجی کوردی نییە هەمووی برنجی سینە برنجە خڕەکان پێڵێن ئێستا ئەوە ئەیان بە خەڵکو بەناوی کوردیەوە. برنجی چینی کە بە برنجی خڕ ناسراوە ماوەی زیاتر لە ساڵێکە بازاڕەکانی باشووری کوردستانی تەنیوە و هاونیشتیمانیان ترسی تەندروستیشیان لێی هەیە. هەندێکە سەڵێ نیشاستەی زۆر و هەندێکە سەڵێ شعری و نازان بەت جیهاز دروستێکری و چی ئەمانە هەرێکە و شتێکڵێ سەبارەت بە برنجی کوردی خۆمان ئەگەر تێکەڵی نەکەن شتێکی زۆر چاکە. سەرەڕای ساختکردنەوەی برنجی چینی بە ناوی برنجی کوردیەوە لە بازاڕەکاندا بەڵام سەرۆکی لیژنەی هاوبەشی قایمقامەتی سلێمانی کە چاودێری بازار دەکات ڕایگەیاند کە ژمارەیەک جۆری زۆر برنج دێتە هەرێمی کوردستان و سەرجەمیان پشکنینیان بۆ دەکرێت. ئێمەکو خۆمە بەدا چوومان بۆ کردووە برنجی کوردی تایبەتمەندی خۆی هەیە نرخەکەی لە بینی 5,000 بۆ 6,000 بۆ 7,000 دینارە ئەم برنجە سینیانە تایبەتمەندەکی خۆی ئەوەیە کە نرخەکانی زۆر کەمترە لەو نرخەی کە بەڵێ وەکو کوردێکە وایە. برنجی چینی بە ڕێژەی لە 180 بازاری برنجی کوردی کەم کردوێتەوە وەک خاوەن ئاشەکان باسی دەکەن ئەگەر لە ڕابردوودا ڕۆژانە 1 تۆن برنجی کوردی فرۆشرابێ ئێستا 200 کیلۆژ نافرۆشرێ. ئەو کاڵانی لە دەرەوە هاوردە دەکرێن بەشێک لە بازاڕەکانی باشووری کوردستانیان کۆنتترۆل کردووە وەک فرۆشیاران و خاوەن ئاشەکانیش دەڵێن برنجی چینیش خەریکە بە تەواوی جێگەی برنجی کوردی دەگرێتەوە. لیزانەمین ڕوودا و سلێمان.